دکتۆر فەرهاد پیرباڵ نەمزانی قەت دەژی کرابێت بەس دکتۆر فەرهاد پێویستی و بەوەبی کە لە شوێنێکدا بندرێ هەتا ئەو بارە دەرونیەکەی هەبوو چارەسەر بکرێتن یان ئەو کات بەبیرم دێت سەرۆکی حکوومەت بەڕێز کاکە نێچیروان زۆر مهتەم بوو بە چارەسەرکردنی نەخۆشەکەی هەوڵدان بوو کە لە هەر شوێنێک لە هەر وڵاتێک پێویستی بە چارەسەر بوو چارەسەر بکرێت بەڵام خۆی ئامادە نەبوو ئەوە بوو بنەماڵەکەیان برای و خوشی ئەوانە هەموو هاتن لای من لە بەڕێوەبەرایەتی پۆلیسیا و لێن بە تایبەتی کاک زیاد لەگە خوشکەکانی هاتن و کچەکەی و کوڕەکەی ئەوانە هاتشویان دەکرد لە سجن وایاندانە کە بەرنامەی بۆ دانێن بەرنامەی تەندروستی لە ڕێگەی ئەو بەرنامە بتوانن چارەسەر بکەن ئەگەر چارەسەر نەکرا هەتا پەیوەندیان بە چەند دەستگایە کرد لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە وڵاتی ئیمارات لە وڵاتی ئوردەن کە هەوڵ بدرێ بگۆزێتەوەێ ئەو بارە دەرونی کە ئێستا باشە ئێستا الحەمدوللا زۆر سەعاتی زۆر باشە ئینشاڵڵا هەرخوا تەمەندرێژی دەکاتن ئەو کات باری دەرونی زۆر ڕێگنە بۆیە وا پێویست بوو کە چارەسەرێکی جوانی دەرونی لەلایەن کۆمەڵێک پزیشکۆ بۆ بکرێت و دانانی بند نەبوو ینی دکتۆر فەرهاد بێ شێوەیەک دەژێ نەکراوە بەڵکو لە شوێنێک دانرا بوو کە بتواندرێ چارەسەری تەندروستی بۆ بکرێت.